بارز لەمە کاتێک کە تونند و تیژی بەرامبەر کە بە ئافرەت کە ئەکرێت لە خۆیەکە دەمگرتن و ئیدی فرمێسک ڕشتن و ئەمانە هەمووی لەلایەن ئافرەتەوە خۆی ئەگریتن تا تەمەنێک خۆی ئەگری دوایی ئەتەقێتەوە لەم نەهامەتیەیە. بەسیە تابلۆ بەشداریم کردووە. تابلۆکانت گزارش لە چی؟ دوو دانەی گوڵە گزارشتر لە سروشتەکە، دانەیەکشی کچە سەمای بالەیە. سەرتا بە خێراتنتانەکەم. بە دوو تابلۆ بەشداریم کردووە. تابلۆیەکیان شێوەکاری و ئەم تابلۆیشیان تێکەڵە لە شێوەکاری و کاری دەستی. زۆر گرنگە ژنان بەشدار بن، تە هەر کەسە بە پێی توانە خۆی بە پێی هونەرەکەی خۆی و بە پێی ئەو دەزڕەنگینەی کە تیاقاڵ بۆتەوە. بۆمە ڕاستی شتێکی گلکی باشە ئەم هاتنەوێ پێشنگە هەنێ بناوێ ئەوێ جارێ حملا ئێجەکەرێ. ڕاستی شتێکی گلکی باشە، شتێکی گلکی جیاوازن و ئەو ڕسمانەی گۆلڤەردەژی دەیناندنە، شتێکی ینی هەرێک و معنەکی خۆ هەیە و ئەو زڵما گۆتی سەرژنەیە ئەو داعداریا گۆژنێت خۆی. ڕاستی هەر بۆمە یەکی مارچ شتێکی گەلکی گرنگە، ڕاستی ئەمەداکاریە ناکەژیت بکەنج بۆ چالاکی 8 مارس ئەم 8 ئادارێن بکەن. ڕاستی هەر ژن شتێکی جەمە بە تایبەتە شتێکی پیرۆزە بۆمە ئەو ژن ژیانەکە ژن بە ئاواییەکە ینی دنیا بێ ژن نابێت ژن شتێکی گەلکی گرنگە. ئەمش بۆ وڵۆ وەیەکە ئیرۆم هاتنە بەشداری وێ چالاکیە هانێکێ بوونە ئەم هیوەدارن هەر سەرکەفتنش بۆ ژنێبێ ژن هەر سەرکەفتن و ئازادیە ژنێبێ. ئەمڕۆ یەکی سێ ئەم پێشانگایەمان بە بۆنەی 8 مارسەوە کردو کە ئێمە ئەمانەوێ لە یەکەم ڕۆژەوە چالاکیمان هەبێت چالاکی بکەین هەتا 8 مارس. لەبەرەوە ئەمڕۆ ئەم پێشانگای شێوەکاریە بۆ دەخاتونی بەڕێز کە هونەرمەند و هەندێکیان دەستڕەنگینن کە کردوێتەوە بە دەخاتون بەشداریان کردو نزیکەی 26 تابلۆ 27-26 ئەبێت بەشداریان کردووە. وێنەکانیان پێناسە لە ژن ئەکات، تونند و تیژی ژن، جوانی ژن، ڕنج و بەرهەمەکانیان، سروشت بەو جۆرەیە. ئامانجمان ئەوەیە کە ژنان لەو ڕۆژانەی کە ڕۆژی ئەوانە وەک 8 مارس کە ئێمە لە ڕابردوو لە بۆ 25 نۆڤەمبەری شەر پێشانگای ژنانمان هەبوو، ئەمانەوێ لە بۆنەکانە کە تایبەتە بە ژنان چالاکی جۆر بە جۆرمان هەبێ، یعنی بە تەنها چالاکیەکی بڵێ یا سیمینارێک بێ یان شتێکی لەو جۆرەنا، ئێمە چالاکی جۆر بە جۆرەکەین لە بۆنەکانە. لەبەرەوەکو بۆ 8 مارسیش ویسمان لە یەکەم ڕۆژە بە وێنەی شێوەکاری دەست پێ بکات کە لە ڕۆژانی داهاتوو چالاکیەکانی کەشمان دەست پێەکات. ئەستی گرنگە چکە کۆمەلگایە کە هونەری تیانە بێت زۆر وشک و بێڕەنگە، لەبەرەوە ژن بۆ خۆی هونەرە، بۆیە کە ژنان لە کاری هونەری و کارەکانی ترا بەشدارە بن ئەوە زۆر گرنگە و زۆر باشیشە بۆ ژنان.